لە پیرۆزبایی لایەنە سیاسی عراقیەکان و چ سەرۆکوەزیران سەرۆکی پەرلەمانی عێراق باسییان لە گرنگی ڕۆڵی پارتی دیموکراتی کوردستان دەکرد لەگەڵ لایەنە عێراقیەکان مەبەست بە لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز ئەحسان شەمەری مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی لە بەخدا ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز ئەحسان زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24 پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دەرگای بۆ گفتوگۆ و دروستکردنی پەیوەندی لەگەڵ لایەنەکان کراوە بووە. ئێستا پەیوەندیەکانی پارتی لەگەڵ لایەنەکانی عێراق چۆن دەبینن؟ سپاس بۆ میوانداریکردن لە دەستپێکدا پیرۆزبایی لە پارتی دیموکراتی کوردستان دەکەم بە بۆنەی دامەزراندنی ئەو پارتە ناوازەیەی کە توانیوێتی خواستی گەلی کورد بەدی بهێنێت و لە هەمان کات هاریکار بێت لە داڕشتنی بناغی بڵاوکردنەوەی دیموکراسی لە عێراق و لە هەمان کات دروستکردنی ڕژێمێکی نوێی دیموکراسی لە دوای 2023 بەجگەلەوەش ئەو پارتە لە چوارچێوەی ئەو ڕژێمە دموکراسی کە دروست بۆ فیدرالیە توانیوێتی بتوانێت کار بکات واتە بەر لە 2023 لەگەڵ هێزە بەرهەڵستکارەکان ئەو پارت و پێکاتە سیاسیانەی کە کاریان لەسەر دروستکردنی ڕژێمێک و سیستەمێکی بەڕێوەبردن کرد پەیوەندی ئەرێنی هەبوون بەردەوام پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بەو ئاراستەیە مامەڵەی کردووە کە لایەنێک بێت بۆ هێنانەدی هاوسەنجی لە پرۆسەی سیاسی زۆر باشە کەواتە بەردەوامیش بەو ئاراستەیە کاری کردو تۆش هاوڕای لەگەڵەوەی کە پارتی بەردەوام هەوڵەدات لە پەیوەندیەکانی باڵانسرا بگرێت چ لە سەراستی نێودەوڵەتی و لە ناوچەکەشدا زۆر جارەمەش بووە تەعاملی خێر بۆ ڕێگری لە فراوانبوونی ئاڵۆزیەکان ئێوە تێکچوونی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەر لایەنێکی ناوچەکە و عێراقی لەسەر دژایەتی بەرژەوەندیەکانی کورد و کوردستان کە پێشتر ئەمە هەبووە چۆن دەیبینن کە خۆشتانیانی شایەدیەوە دەدەن کە پارتێکی نیشتیمانیە؟ خواستی هەندێک پێکهاتە و پارتی سیاسی شۆڤینی هەن ئەوان هەراسان دەبن لە ئاستەشی باڵا بۆ ئەو دەستکەوتانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە سەرکەوتن بەدەستی هێناوە بەتابەت لە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و عێراق ئەو خواستەی پێکهاتە و پارتە سیاسەکان لە بەغداش هەن کار دەکەن لە چوارچێوەی سیاسەتە هەڵەکانی خۆیان دەبین هەڵوێست لە بەرامبەر هەرێم وەردەگرن ئەمە لەگەڵ ئەو وێژەین کە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام سەرکەوتوانە کاری کردووە هەندێک لە مێزەکان کێشیان دەکەوێت و گفتوگۆکان سەرکەوتوو نابن بەهۆی ئەو لانانەوەیە بەردەوامی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە ژیر و عەقلانیەکاندا مامەڵەی کردووە بۆ بەردیهێنانی خەونی گەل لە هەمان کات پابەندی دەستوورە بەردەوامیش فشاری کردووە وەکو پارتێکی سیاسی بۆ جێبەجێکردنی دەستوور پارتی دیموکراتی کوردستان ئاراستەی ڕاستەقینە و ڕاستی گرتوۆتە بەر لە زۆرێک لە هاوکێشەکان و بە چارەسەری زۆرێک لە کێشەکانیش لە نێوان هەولێر و بەغدا لە قەڵەم دەدرێت ئەوان پابەندی خۆشیان وەکو هەولێر نیشانداوە کە نوێنەراتی دەکەن لەسەر ئاراستە و ڕێڕەوە ڕاستەکەن بەڵام وەکو دیارە بەو شێوەیە تەماشا ناکرێت باشە هەر وڵاتێک یان هەر لایەنێک بێوێت ڕەزامەندی هەرێمی کوردستان بۆ پرسێک بەدەستبێنێت یان ڕاوێژ بکەن لەبارەی بابەتێکەوە لە دەرگای پارتی دیموکراتی کوردستانەدەن کەواتە پارتی بۆ بەرژەوەندی نیشتیمانی کار دەکات نەک حیزبی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو دانوستانەکان و توێژەکان لە چوارچێوە هەرێمی کوردستان یاخود دەرەوە من وەکو توێژەر و شیکارێکی سیاسی ئەو پرسە هەڵدەسەنجێنم ئەو توێژەی کراوە لەگەڵ هاوبەشانی لە هەرێم
لەگەڵ هاوپەیمانەکان و تەنانەت لایەنە سیاسیەکانی عێراق لە بەغدا هەمیشە هەڵوێستی دیاروڕوون بووە کە داکۆچیکردن بووە لە مافەکانی گەلی کوردستان لە هەمان کات پێداگر بووە بەو پەڕی ڕژدیەوە پاشەکشەی لە دۆزی کورد نەکردووە لە هەمان کات زۆر چەشتووە و بەرگەی زۆری گرتووە لەسەر ئەو پێداگریە و زیاتر و پێداگرتر و ورتر بووە لە بەرامبەر ئاستەنگەکان بۆ داکۆچیکردن لە دەستکەوتەکانی گەلی کوردستان و ئەزمموی دیموکراسی عێراقیش بۆیە پارتی دیموکراتی کوردستان زۆری بەدەستهێناوە لە ئاستی مافەکانی گەلی کورد لە زۆرێک لە لایەنی جیا بۆیە ئێستا هەرێمی کوردستان پێشکەوتووە بە شێوەیەکی بەرچاو مەزن بەراورد بە ئاستی شوێنەکانی دیکە لە ڕووی دەستور و پابەندیەکان و مافەکان و خزمەتگوزاریەکان. بەڵێ زۆر باشە. هەمیشە بەرپرسانی پارتی خۆیان جەخت لەوە دەکەنەوە ئەگەر پارتی بەهێز بێت کوردستانیش بەهێزە لەسەر ئاستی هەرێمی و عێراقیش ئێوە وای دەبینن؟ بڵێ من لەگەڵ ئەو ڕەوتە و بیرکردنەوەیدام هەر جارێ پارتی دیموکراتی کوردستان پێداگر و بەهێز بێت هەرێمی کوردستان زیاتر تۆکمەتر دەبێت و تێبینیمان کردووە لە زۆر لە ڕووداوەکانی ڕابردوو کە خواستی گەلی کورد لە چوارچێوەی ئەو پێداگری و هەڵوێستە مەزنەی پارتی دیموکراتی کوردستان کە بەردەستەی کردووە بەدی هاتوو چ لە پەرلەمانی عێراق چ لە ئاستی ئەنجومنی ڕاوێژکاری یاسایی و پەرلەمان و ئەمەش زۆر ناوازە و دەرئاسایە کە توانیوێتی هەڵوێستەکانی خۆی بەو پەڕی تۆکمەیە و پارێزێت. پارتی دیموکراتی کوردستان لەسەر خواست و مافەکانی گەلی کوردستان هەرگیز گرەوی نەکردووە سازشی نەکردووە بۆیە توانیوێتی زیاتر لە دەستکەوتی پێویست بۆ خەڵکی کوردستان بەدی بێنێت. پێشم وایە ئەمە یەکێکە لە خەسڵەتە هەرە ناوازەکانی ئەو پارتە. من زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بەڕێز ئەحسان شەمەری مامۆستای